سڵاوتان لێ بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتۆ هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر پێکان ساغ و سڵامت بن. خۆشەویستان ئەمڕۆ یەکشەممە پازدەی گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 6 ئاگوستی 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتاش سەردێڕی چەند هەواڵ. مانگرتن لە خواردنی سۆهەیلا موحەممەدی لە زیندانی ورمێ، شەپۆلی گەرما لە شاری سنە و گواستنەوەی 5 کەس بۆ نەخۆشخانە، سووتانی 50 هێکتار لە دارستانەکانی سەردەشت و بەردەوامی ئاگر لە جەنگەڵەکانی مەریوان، دەست بە سەرکردنی دوو چالاکی سیاسی لە شاری نەوشار، بانگێشتی کەوسەر ئیفتیخاری بۆ دادسەرای ئینقلابی ئەڤین، گیانەدەستانی 3 کەس لە هێرشی هەوایی رووسیا بۆ سەر ئیدلب و شەپۆلی دیپۆرتکردنەوەی پەنابەران لە تورکیا. دەستپێکی هەواڵەکان. مانگرتن لە خواردنی سۆهەیلا موحەممەدی لە زیندانی ورمێ. سۆهەیلا موحەممەدی بەندکراوی سیاسی خەڵکی سەڵمەس و ڕاگیراو لە زیندانی ورمێ لە ناڕەزایەتی بە گوشاری بەرپرسانی زیندان و بێبەشکردنی لە مافی سەرەتاییەکان مانی لە خواردن گرت. سۆهەیلا موحەممەدی پاییزی ساڵی 2020 زاینی لە شاری سەڵماس لەلایەن ئیتڵاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش چەند مانگ لێپرسینەوە بۆ بەندی ژنانی زیندانی ورمێ گوازرایەوە. ناوبراو لەلایەن لقیەکی دادگای ئینقلابی ورمێ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نەیارەکانی ڕژیم سزای 5 ساڵ زیندانی بەسەردا سەپا. وێڕای تێپەڕبوونی 3 ساڵ لە حکمی بەندکرانی سۆهەیلا ناوبراو لە مافی مڕەخەسی و ئازادی کاتی بەدانانی وەسیقە بێبەشکراوە. سۆهەیلا موحەممەدی ڕۆژی ڕابردوو دژ بە هەڵسوکەوتی هێزە ئەمنیەتیەکانی زیندان لە ڕێگای دوورینەوەی لێوەکانی مانی لە خواردن گرت. شەپۆلی گەرما لە شاری سنە و گواستنەوەی 5 کەس بۆ نەخۆشخانە. ڕۆژی شەمە 14 مانگی گەلاوێژ بەهۆی گەرمای سەرووی چلپلەییدا باری تەندروستی 5 هاوڵاتی تێکچووە و ڕاگوێزی نەخۆشخانەکران. ئیدارەی کەشناسی کوردستان سەبارەت بە بەردەوامی گەرما و شەپۆلی خۆڵبارین لە ڕۆژانی داهاتوو هۆشداری داوەتە دانیشتوانی ئەو پارێزگایە، هەروەها داوای لە هاوڵاتیان کردووە ڕێگە لە هاتوچۆی غێرە زەروری بە ساڵاچوان و منداڵان بۆ نێو شەقام و کۆڵانەکان بگرن. جێگەی ئاماژەیەکە ڕۆژی ڕابردوو بەهۆی گەرمابردووی 3 ژن و 2 پیا و باری تەندروستیان تێکچووە و ڕاگوێزی ناوەندە دەرمانیەکان کراون. سووتانی 50 هێکتار لە دارستانەکانی سەردەشت و بەردەوامی ئاگر لە جەنگەڵەکانی مەریوان. پاش 3 ڕۆژ ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی ناوچەی ئالانی سەردەشت 50 هێکتار لە جەنگەڵەکانی ئەو شارستانە لە نێوچووە. هەروەها ئاگری دارستانەکانی مەریوان هێشتا کۆنتڕۆڵ نەکراوە و هەوڵی ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە بەردەوامە. بەپێی ئامارەکانی ڕژیم تا بە ئەمڕۆ 18 بابەت ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی سەردەشت ڕوویداوە و زیاتر لە 80 هێکتار جەنگەڵ سوتاوە. لەلایەکی دیکەوە پاش 4 ڕۆژ هێشتا ئاگری دارستانەکانی مەریوان درێژەی هەیە و ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش لە شارەکانی سنە، کامیاران، پاوە، جوانڕۆ، سۆڵاوە و بانە چوون بە یارمەتی ئەندامانی ئەنجومەنی سۆزی چیایی مەریوان. بەپێی دوای نزانیاری دوو ئەندامی ژینگە پارێزی پاوە لە کاتی دامرکانەوەی ئاگری دارستانەکانی گوندی دەرەورانی بریندار بوون و ڕاگوێزی نەخۆشخانەکراون. هەروەها 5 چالاکی ژینگە پارێزی خەڵکی مەریوان لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و ڕاگوێزی شوێنێکی نادیارکراون. ئەشکەنجە و ئازاری کەم ئەندامان لە سەنتەری چاودێری بوشێر. بەپێی راپۆرتەکان بەرپرسانی سەنتەری چاودێری کەم ئەندامانی نیلوفەر ئابی لە شاری بوشێر کەم ئەندامانی ئەو ناوەندە بە شێوەی دڕندانە ئەشکەنجە و ئازار دەدەن. بەپێی ئۆگرتە ڤیدۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، بەرپرسانی سەنتەری چاودێری کەم ئەندامانی دەرونی نیلوفەر ئابی لە شاری بوشێر خەریکی لێدان و سوکایەتیکردن بە کەم ئەندامان و دەست و قاچیان بەستوەتەوە و ئازاریان دەدەن. دەست بەسەرکردنی دوو چالاکی سیاسی لە شاری نەوشار.
لە ڕۆژانی ڕابردوودا دوو چالاکی سیاسی خەڵکی ناوشاری مازەندەران بە ناوەکانی مێهدی سەیفی و مەیسەم غوڵامی لەلایەن ناوەندە حکوومەتیەکانەوە دەست بەسەرکراون. بەپێی راپۆرتەکان مێهدی سەیفی و مەیسەم غوڵامی پێشتریش پێشینەی دەست بەسەرکردن و محاکمە لە ناوەندە قەزایەکانی مازەندەرانیان هەیە. مێهدی سەیفی ساڵی 99 هەتاوی لە کاتی بازاندنی سنووری سەرڤ لە پارێزگای ورمێ لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و پاش لێپرسێنەوە ڕاگوێزی زیندانی ئێڤین کرا. ناوبراو پاش ماوەیەک بەندکران بەدانانی وەسیقە لە زیندان ئازادکرا بوو. بانگشتی کەوسەر ئفتیخاری بۆ دادسەرای ئێڤینی ببورن ئینقلابی ئێڤین. لە درێژەی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم بۆ سەر بریندارانی شۆڕشی هینا ڕۆژی شەممە 14 گەلاوێژ کەوسەر ئفتیخاری بۆ دادسەرای گشتی و ئینقلابی زیندانی ئێڤین بانگشت کرا. بە پێوە بانگێشتا کەوسەر ئفتیخاری ئەبێ لە ماوەی 5 ڕۆژی داهاتوودا خۆی بە دادسەرای گشتی و ئینقلابی زیندانی ئێڤین بناسێنێت. لە وەڵامی بانگێشتی دادسەرای ئینقلابی ئێڤین خات و کەوسەر ئفتیخاری ڕایگەیاند کە بە مەبەستی بەرگری لە خۆی هاوڕێ لەگەڵ پارێزەرەکەی لە دادسەرا حازر دەبێت. ناوبراو لە ماڵپەڕی شەخصی خۆیدا وتی ئایا کوێکردنی چاوم بەست نەبوو کە هێشتا ئازارم ئەدەن؟ ئایا جێگای سکاڵاکار و تاوانبار گۆڕاوە؟ ئایا هەڵام کردووە کە لە بەرامبەر کوێکردنی چاوم بێدەنگیم ڕانەگرتووە؟ خۆکوژی یەکێک لە بریندارەکانی شۆڕەشی ژینا لە تاران. بەپێی راپۆرتەکان حسین حسینپور یەکێک لە بریندارەکانی شۆڕەشی ژینا ڕۆژی شەممە 14 گەلاوێژ بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی ڕژیم هەوڵی خۆکوژی داوە. خوشکی حسین حسینپور لە بریندارەکانی شۆڕەشی ژینا ئەو هەواڵەی پشتڕاست کردوێتەوە و ڕایگەیاندووە کە براکەی بە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراوە و ئێستا لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. شایانی باسەکە لە ماوەی چەندمان گێڕابردوودا چەندین کەس لە برینداران و دەست بەسەرکراوانی شۆڕەشی ژینا بەهۆی گوشاری ناوەندە ئەمنیەتیەکان دەستیان داوەتە خۆکوژی و بەشێکیان گیانیان لەدەستداوە. گیانەدەستانی 3 کەس لە هێرشی هەوایی رووسیە بۆ سەر ئیدلب. چاودێری مافی مرۆڤی سووریا ڕۆژی شەممە 14 گەلاوێژ ڕایگەیاند لانیکەم 3 ئەندامی خێزانێک لە هێرشی هەوایی رووسیا بۆ سەر شاری ئیدلب لە وڵاتە گیانیان لەدەستداوە. دەوڵەتی رووسیا وەکو پاڵپشتی ڕژیمی سووریا ئەرتەشی ئەو وڵاتە یارمەتی داوە بۆ ئەوەی بەرەنگاری هێزەکانی ئۆپۆزیسیۆن ببێتەوە. لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بەهۆی هێرشە هەوایەکانی رووسیا سەدان کەسی مەدەنی ببوونەتە قوربانی و لە نوێترین هێرشدا بۆ سەر شاری ئیدلب 3 کەسی مەدەنی گیانیانە دەستاوە و چەند کەسی دیکەش بریندار بوون. شەپۆلی دیپۆرتکردنەوەی پەنابەران لە تورکیا. ڕۆژی شەممە 14 گەلاوێژ پۆلیسی تورکیا 55 پەنابەری بیانی دەست بەسەر و بە مەبەستی دیپۆرتکردنەوە ڕەوانەی کەمپەکان کرد. بەپێی راپۆرتی میدیاکانی تورکیا پۆلیسی وڵاتە 556 پەنابەری نایاسایی کە زۆربەیان خەڵکی وڵاتانی میسر، ئەفغانستان، پاکستان، ئێران، فلستین و مەراکش بوون لە سنووری یونان دەست بەسەر و بۆ کەمپەکانی دیپۆرتکردنەوە گواستوەتەوە. شێوەی باسەکە پاش هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری لە تورکیا و مانەوەی ڕەجەب تەیب ئەردۆغان لە دەسەڵات ڕێکەوتنێک لە نێوان یەکێتی ئەوروپا و وڵاتانی یونان و تورکیا واژۆکراکە بەپێی ئەو ڕێکەوتن نامەیە ڕێگە بە دەربازبوونی پەنابەران بۆ نێو خاکی ئەو یەکێتیە دەگیرێت. هەر بەهۆی ئەو ئاستەنگی و گوشارانەی لەلایەن دەوڵەتانی تورکیا و یونانەوە سازکراوە دەیان پەنابەر لە نێو ئاوداخنکاون و بە هەزاران پەنابەر دیپۆرتی وڵاتەکانیان کراون. ئاگرکەوتنەوە لە دارستانەکانی فەڕەنسا و ئیسپانیا دوایین هەواڵمانە. بەهۆی گەرمای چەند ڕۆژی ڕابردوو ئاگر لە دارستانەکانی فەڕەنسا و ئیسپانیا کەوتوەتەوە و بەهۆیەوە 435 هێکتار جەنگەڵ لەنێو چووە. بەوتەی بەرپرسانی دەوڵەتانی ئیسپانیا و فەڕەنسا سەدان هێزی ئاگرکوژێنەوە سەرقاڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکەن و تا ئێستا 435 هێکتار جەنگەڵ سوتاوە و مەترسی لەسەر 2500 هێکتاری دیکە ساز بووە. جێگەی ئاماژەیەکە سەدان کەس لە هەردوو وڵاتی فەڕەنسا و ئیسپانیا ناچار بوون ماڵ و حاڵیان بەجێبێڵن و لە شوێنە ئەمنەکان جێگیر کراون.
بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکان پێشکەشکران فەرمونون بۆ بینینی درێژەی بەرنامەکانمان.